ئێستا هەڵەبجە دەبینین ئەمڕۆ باس زۆر لەوە دەکرێت و دەبینین و هەستیشی پێ دەکەین کە حکوومەتی عێراقی بەرامبەر بە هەرێمی کوردستان کەم تەرخەمە باسی تاوانەکانەکەین لە درێژمەوداوە هەتاوەکو ئێستا کە هاتووە هێشتاش تاوان دەرحەق بەگەلی کوردستان نەکرێت. گفتوگۆی زیاتر سەبارەت بەو کەم تەرخەمیانە ئەکەین لەگەڵ میوانم عارف ڕۆژدی ڕاوشکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە لەگەڵ مامیوانە بەخێر هاتی بەڕێز عارف. سپاس بۆ جەنابێت. ئێستا ماژەم بۆ کرد کە حکوومەتی عێراقی بەرامبەر بە هەرێمی کوردستان کەم تەرخەمە ئەوە هیچ لە پێشتر ئێمە زوڵم و ستەممان لێکراوە بەڵام ئەم حکوومەتەی ئێستاش بەرامبەر بە هەرێمی کوردستان کەم تەرخەمە بۆ پێشەکی سری ڕێزون وازش بۆ شەهیدانی هەڵەبجەی شەهیدان دەنوێنین. ئەم حکوومەتە لە ڕووی یاساییەوە درێژە پێدەری حکومڕانیەکانی تری عێراق. ئەوەی کە کردویانە دژی ئەو شارە ئەمان دەبێ بشنە ژێرباری بەرپرساریەتیەوە و پێویستە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی یاساییەوە بێن هەندێ لە ئەو ستەمەی لەو شارە کراوە گرفتەکانی چارەسەرکەن. بەڵام بەداخەوە هەڵگرانی ئەو بیرەی کە کیمیابارانی هەڵەبجەیان کرد بەردەوامیان هەیە لە حکومڕانیە. هەمیشاڵین ئێمە گرفتی عەقلیەتمان هەیە لەگەڵ بەغدا چونکە هێشتا نەیگەشتوونە ئەو ڕاددەیە بیرکردنەوە کە گەلی کوردستان گەلێکی ڕەسەنی ئەم وڵاتەیە لەسەر خاکی خۆیە بەڵکو داگیر کراوە. اینجا هێشتا ناڕازین بەو هەموو ستەمی لە ئێمە کراوە دەیانەوێت ستەمێکی ترمان لێ بکەن نەک نەیانتوانیوە قەرەبووی هەڵەبجە بکەنەوە. ئەگەر حکوومەتی سەدامی بابیریان تەنها هەڵەبجەیان کیمیاباران کردبێ یان چەند شوێنێکی دیتر ئێستا ئەوان هاتوون هەموو کوردستان بە کیمیاباران دەکەن کە بە بڕینی موچەی موچەخۆران و بودجەی هەرێمی کوردستان ئایا ئەوە کیمیاباران کردن نییە؟ قەت لەو باوەڕدا نەبن هیچ حکوومەتێکی عێراقی بتوانێت بیر لەوە بکە کە ئەو تاوانە تاوان بووە کەواتە هەر درێژە پێدەری هەمان ستەمن بەڵام لە ژێر پەردەیەکی دیکە هەر ناوەکان گۆڕاون. ئەگەر هەمان ئەقلیەت هەمان ئەخلاقیات هەمان هەڵس و کەوتیان هەیە و بۆیان بکرێ زۆر خراپتر لە زەمانی سەدام ڕەفتارمان لەگەڵ دەکەن. فەرموو کەمترین شت ئەوە کە ئەم شارە دێرینەی کوردستان کە بەر ئەو ستەمە کەوتووە چەند ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری بە پارێزگاربوونی بوو دەرکردووە و پێویستی بە موافقەی پەرلەمانی عێراق و دەسەڵاتی بەغدایە بەڵام دەستیمان پێ دەکەن. ئەوە هەر شەرمەزاریەکی گەورەیە کەمترین شتە کە ئەگەر بتوانن ڕووی خۆیان کەمێک سپی بکەن ئەبێ زوو بە زوو ئەو بڕیاریان پەسەند بکردایە. کاتان بڕیارانە بڕیارێکی سیاسین کە تەنانەت لە دژی بە پارێزگابوونی هەڵەبجەش ئەدرێت و نەک قەرەبووش نەکراوەوە ناشڵن ببێ بە پارێزگا. بەڵێ هەموو بڕیارەکانیان بڕیاری سیاسی توندڕەوانن. ئەمان کوردیان قبوڵ نییە. حەز دەکەم خەڵکی ئێمە لەو ڕاستیە تێبگا ئەوەی کە ئێستا لەگەڵ ئێمە دەکرێت تەنها مەسەلەی نامبڕی نییە بەڵام نامبڕی شێوازێکی چەوسادنەوەیە. ئەمان کوردیان قبوڵ نییە کوردستانیان قبوڵ نییە. ئێمە وەکو ملەتێک لای ئەوە پەسند نین هەرچەندە ئەوان هاتوون داگیری ئێمەیان کردووە بە زەوی بە زمان بە خاک بە هەموو شتێک. بەڵام ئێستام ئێمە نوێنەرمان هەیە لە عێراق تەنانەت سەر و کۆمارمان کوردە لەوەیە نوێنەرانی کورد سەر و کۆمار ئەتوانن لە ئەنجامی ئەمانە چ هەڵوێستێکیان هەبێت ئەوە چیان بکردایکە نەیان کرد. ئەوەی من ئێستا ئەوێمان ڕێی منە خوزدە نەمان بووایە ئەرێ ئەو نینەرانەی ئێمە لە بەغا چ کارن ئەرێ ئەو سەر کومارە کە بەناوی کوردەوە ئەو پۆستەی وەرگرتووە لە کوێیە؟ ئایا ئەو هەموو ڕەفتارە نادەستوریە ناحەقیە پێشێلکاریە دەکرێت لە دەستگایەک بەناوی دادگای ئیتیحادی ئەرێ نابێ ئەو سەر کومارە بێتە هۆشی خۆی و بڵێ ڕاوەستن؟ ئەرێ ئەو هەموو بڕیارانەی کە دەدرێت و چەندی شیکاری بۆ کراوە لەلایەن هەردوو ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانەوە لەلایەن خەڵکی غەیرە کوردەوە کە لە بواری دادی دەستوری شارەزان
ئەڵێن ئەوانەی کە محکەمەی نائتحادی کاری لەسەر دەکا بە هیچ شێوەیەک لە چارچێوەی ئەرکەکەیدا نییە و دوورە لە ڕوحی دەستور. ئەمە بڕیارێکی پێشوەختەی خۆیان باشە سەر و کۆمار نییە توانی تەنانەت ئەگەر هیچیش ناکات بێدەنگی هەڵەبژێرە خۆی توانی ئەگەر بڕیارێکە گاتە بەردەستی ماوەی 15 ڕۆژی لە بەردەستەکە هەر تاعویقی بخات تاخیری بکات نەک ئەوە دەبوایە زۆر باش بێتە سەرخەت بەڵکو ئەگەر ئەو سەر و کۆمارە هەستێکی کوردانەی لای ئەبوا دەبوای بێتە ماڵی خۆی نەک بەس ڕاگەری ئەگەر پێی نەکراوە ڕابگرێت ئەبوایە بڵێ ئەوە چوومە ماڵی خۆم گەورەترین کێشەی سیاسی بۆ ئەم بەغدایە دروستیە کرد بەڵام بەداخەوە ئەو هەستە لە شوێ بێنێ باش بەسیترین نمونە ئەگەر بهێنینەوە کە نوێترینیشیانە و کۆتاییشیانە کە عراق لە پای ئەو هەموو جەنگەی کە کردوێتی لەگە وڵاتانی دراوسێ یەکێک لە نمونونەکانەوەی کە قەرەبووی کوێتی کردەوە و بە درێژایی چەند ساڵێک پارەی دایەوە بە کوێت بۆچی تا ئێستا ئەو قەرەبووە بۆ شارێکی کوردستان ناکات کە لە چوارچێوەی عراقێکە کە خۆیان باسەکەن ئەڵەن کوردستانیش لە بەشێکە لە عراق کوێت دەوڵەتە کوێت ئاڵای هەیە کوێت کورسی هەیە لە نەتەوەی گرتوەکاندا بۆیە عێراق دەبێ کوردوشی ببوات و سەبارەت ئەو زڵمەی لەو وڵاتە کردووە ئەبێ قەرەبووی بکاتەوە ئێمە ملتێکین ئەگەر خاوەن وڵات باینە ئەگەر خاوەن ئاڵا باینە ئەوانیش نیان دەتوانین ئەسڵەن نیان دەتوانین ئەو ستەمامە لێ بکەن چونکە گەلی کوردستان گەلێکی ئازادی خوازە ئەگەر دەوڵەتیش هەبێ دووستی خەڵک ئەبێ بە هیچ شێوەیەک زێدە ڕووی لەسەر بافی هیچ وڵاتێکی تر هیچ گەلێکی تر ناکە بۆیە ئەمان ئێستا وەکو باسم کرد لە ناخی خۆیانە باوەڕیان بە هەبوونی من و تۆ نییە وەکو مرۆڤێک وەکو خاوەن مافێک ئەی چۆن چاوەڕێی ئەوە بکەی قەرەبووی سیستەمێکی خۆیان بە کوردی و بە کورتی بە خێرایی وەڵام بدەیتەوە کورد ئەبێ چی بکە لەم حاڵەتە کورد هەرچەندە ئەو قسەی بکەم بەوە کورد ئەبێ یەک دەنگ بێ یەک ڕنگ بێ یەک هەڵوێست بێ بەرامبەر ئەو ستەمەی کە لێ دەکرێت وەکو کورد ستەما لێ دەکرێت نەک وەکو شتێکی تر بەڵام یەک شتا پێ بڵێم پەندێ پیشنان و تویانە هەموو شتێک لە باریکیە ئەپسێتەوە تەنها ستەم لە ئەستوری ئەپسێتەوە ئەمانە دەپسێن بەڵێ ئێمە سپاس دەکەین عارف ڕۆژدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان میوانی ئێمە بووی وەڵام دەری پرسیارەکان دووبارە سپاس سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن